بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ناڕزایەتی دەربڕین نرخی سکاڵا نووسین لە 25,000ەوە کرا بە 15,000 دینار لەسەر هاوڵاتیان بەپێی گرێبەستێکی نێوان وەزارەتی دادی حکوومەت و هەرێمی کوردستان و کۆمپانیای ئینفۆ ئار بۆ تەکنۆلۆژیای زانیاری لە مەودا سکاڵا نووسین بە شێوەیە ئەلکترۆنی دەبێت و بۆ مەبەستەش بڕی 15,000 دینار لەر هاوڵاتیەک وەردەگرێ و عریزە نووسەکانیش لە دادنووسەکانی هەرێمی کوردستان لەم گرێبەستینا حکوومەتی هەرێم و کۆمپانیەکە نیگەران بە میوان دەرێک لە بەڕێزان ئاودێر جەلال نوێنەری عریزە نووسەکان لە دادنووسی سلێمانی واڵش و عەبدولفەتاح چالاکی مەدنێروا لە هەولێرەوە شۆرش عەلی نوێنەری وتەبێژی کۆمپانیای ئینفۆ ئار بۆ تەکنۆلۆژیای زانیاری تاوتوی ئەم پرسەرەکەی سەرەتا راپۆرتێک دەمی. پاش ناڕزایەتی عریزە نووسەکان نرخی نووسینی سکاڵا لە فەرمانگەکانی دادنووسی بۆ 15,000 دینار کەم کرایەوە. بەپێی گرێبەستی نێوان حکوومەتی هەرێم و کۆمپانیای ئینفۆ ئار بۆ تەکنۆلۆژیای زانیاری سکاڵا نووسین لە فەرمانگەکانی دادنووسی دەکرێتە ئەلکترۆنی و بۆ هەر سکاڵا نووسینێکیش بڕی 15,000 دینار لە هاوڵاتیان وەردەگیرێت. پێشتر بەپێی گرێبەستی نێوان وەزارەتی داد و کۆمپانیاکە نرخی سکاڵا نووسین 25,000 دینار بوو، بەڵام پاش ناڕزایەتی عریزە نووسەکان بۆ 15,000 دینار کەم کراوەتەوە. لە ڕوونکردنەوەیەکیشدا کۆمپانیای ئینفۆ ئار نرخی سکاڵا نووسینیان لە سەرداواکاری هاوڵاتیان بۆ 15,000 کەم کردوتەوە بەبێ ئەوەی کواڵێتی کارەکانیان کەم بکات. عریزە نووسەکان لە کارەکانی ئەم کۆمپانیان ناڕازین و دەڵێن بارگرانی لەسەر هاوڵاتیان دروست کردووە و ئەوان لە بری 15,000 بە 2500 دینار سکاڵا دەنووسن. لە نووسراوێکیشدا سەندیکای پارێزەرانی کوردستان داوا لە حکوومەتی هەرێم دەکات پێداچوونەوە بە گرێبەستەکەدا بکات. سەندیکای پارێزەرانی کوردستان بە نووسراوی ژمارە 3485 لە 19 ئەم مانگا کە ئاراستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی کردووە ئاماژە بەوە دەکات لەگەڵ بە ئەلکترۆنیکردنی فەرمانگەکانی دادنووسین بەڵام لەگەڵەوەدانین باری هاوڵاتیان خورس بکرێت و پێویستە بڕیارەکە پێداچوونەوەی پێدا بکرێت. لە سەرەتای ئەم مانگەش زیاتر لە 50 ڕێکخراوی مەدەنی لە یادداشتێکدا داوایان لە حکوومەت و پەرلەمانی کوردستان کرد گرێبەستەکەی نێوان کۆمپانیای ئینفۆ ئار و وەزارەتی داد ڕابگیرێت و ئەرکی سەرشانی هاوڵاتیان گران نەکرێت. لە پاش جێبەجێکردنی بڕیاری وەزارەتی داد بەشێک لە عریزە نووسەکانمانیان لە کارەکانیان گرتووە و داوا دەکەن حکوومەت هەرێم پێداچوونەوە بە گرێبەستەکە بکات و ڕەچاوی بارودۆخ و ژیانی ئەوانیش بکات بۆ پێی بەسەدان کەس بژێوی ژیانیان لەسەر ئەو کارەیە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک ئاودێر بەخێر بەنگ لە بەرزستانەوە دەست پێ بکەین بۆچی وەکو عریزە نووسەکان لە گرێبەستی نێوان وەزارەتی دادی حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیای ئینفۆ ئار بۆ تەکنۆلۆژیای زانیاری نیگەران و ناڕەزایەتیتان هەیە لەو بارەیە. بسم الله الرحمن الرحیم. سڵاو لە ئێوەی بەڕێزیش و سڵاو لە سەرجەمبینەران و سڵاو لەم بەڕێزەشم. یعنی دەستان خۆش بێکە بۆ هەموو جارێک ئاوەها بۆ کێشەکانی خەڵکی جێنە پێشەوە. بەڕاستی ئەمە بۆ دەست پێ بکەم کە ئەمە جیاوازێکی زۆر هەیە ئەو قسانە و ئەو کردارانەی کەوا کۆمپانیاکە ئەیکا. ئەوەندەی ئێمە ئەم ماوەیەکەوە لەگەڵانە دانیشتون و قسەشمان لەگەڵاکردن و تێبینەکانمان بینیون بەڕاستی کردار و قسەکانیان زۆر جیاوازی هەیە. یەکێک لەوانە ئێمە یعنی پێمان وایە ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکیە بەڕاستی بە ناوی سیستەمی بە ئەلکترۆنیکردنەوە، چونکە سیستەمی بە ئەلکترۆنیکردن زۆر جیاوازە لەوەی کەوا ئەمە ئێستاکە پێێستاون ئەمەمان تەنیا کردن بە کۆمپیوتەر و هیچی تر، چونکە بە سیستەمی ئەوەی کەوا بڵین لە وڵاتانی پێشکەوتوواکرێ بەڕاستی کار ئاسانی لەسەر خەڵکی کار ئاسانکردنی ئیش و کارە لە ڕووی ئەمانەوە لە ڕووی تێچوونی مادیەوە کەمەکرێتەوە، لە ڕووی کاتەوە کەمەکرێتەوە. کابرا ئەتوانێت بە شێوازێکی ئۆنلاین لە ماڵەوە لە شوێنەکەی خۆیان کاروباری خۆی ڕایکات و دوای لە حسابەکەیە ئەوەندەی کەوا دیاری کراوە بە پێی شێوازێکی ڕاژەیی ئەوەی لێ بڕێت و ئیتر نەگەوە. بەڵام لەمە ئێرە
ئێستا کە ئێمە بەڵگەمان لایە کە برایەکمان بینیوە دوێنێنە پێرێ هاتووە وەرەقەی بڕیەوە 25,000 داوە دوێنێ بەری نەکەوتووە ڕۆژی یەکشەمە و ڕۆژی دووشەمە سعات 12 وتێتی سعات 12 بەرم کەوتۆ تەلەفۆنی کردووە بۆ کوڕێکی برادەرمان یعنی ئەمە لە ڕووی کاتەوە لە ڕووی ئەوە شەوە ینی بەڕاستی 25,000 زیادکردن و ئەنج دوای کردشیان بە 15,000 ئەمە ئێمە پێشتر بە 2500 ئەمان کرد بەڵام ئێستاکە کراوە بە 5,000 ئەمە دووستەمە ئەکرێت ستەمێک لە ڕووی ئەوەی کەوا لە خەڵکی ئەکرێت وەستەمێکی تریشە لە عریزەنووس و فۆتۆکۆپی و وێنەگرەکان ئەکرێت بۆیە ئێمەش ئەم ناڕەزانە عریزەنووسەکانین فۆتۆکۆپی و بڵێن وێنەگرەکانیش زەرمەند دەبن لەم گرێبەستە خۆی بە دەرەجەی یەکەم هاوڵاتیانە بەعام کە ئێمەش بەشێکین لەوان و بە دەرەجەی دووەم ئەریزەنووسەکانە و بە دەرەجەی سێم فۆتۆکۆپی و ئیسنساخەکان بڵێن وێنەگرەکان چونکە ئەوەی کەوا ئێمە پێمان گەیشتووە ئەریزەنووسەکان ئەخرێنەوە شوێنی خۆیان ئەبن بە کارمەندێکی کۆمپانیا یان خۆیان یان ئەوانەی ئەگەر خۆیان پێیان ناکرێت کەسێک کارێ برایە کەسێکیان کچێکیان کوڕێکیان بێنن کەوا بڵێ لەو بوارە ئیش بکەم و ئەوانەی کەوا فۆتۆکۆپی و وێنەگریشن ئەوەی کەوا بە ئێمە گەیشتووە ئەیان نێرنەوە ماڵەوە یەکی یا ملیۆنێکە نازانم یان ملیۆن و نیوەک بەم دوو هینە هاتووە ئەیان دەنێ ئیتر بۆ خۆیان ئەچنە ماڵە و ئیش و کارەکانیان لەدەست ئەسەندرێتەوە بەڵێ بەس پێشتر ئەوەی کە کراوە بە ئێستا پێشتر 25,000 بوو کراوە 15,000 ئێوە ئێستا بە چەند بۆ نەتوانن بیکەن یاخود بە چەندەتان کرد هەر چکە باز لەو دەکرێت کە پێشتری شەر بۆ نمونە 12,000 تێچوو بەس بەڕێزی دەڵی 2500 بۆوەر سکاڵایەک وەردەژی ئەمە بە فەرمانی بەڕێوەبەرایەتی گشتی فەرمانگەکانی داد بە ژمارە 1485 لە بەرواری 9 2014 ئەگەر کاتم هەبێ بیخوێنمەوە طبعا دیارە باسی ئەوە کاکەوە ئەبێ بێ لەمەولا سکاڵا نووسین ڕێژەی پارەکەی دیاری بکرێت لە خاڵ یەکە ماڵێ نرخی نووسینی سکاڵا یەک وەرەقەی تەنها 1,000 دینارە و نرخی نووسینی مامەڵەی گشتی بە هەموو جۆرەکانەوە 2500 ئەگەر ئەمە تەسویرێک بکرێت بڕیاری وەزارەتی دادا ئەمە وەزارەتی دادا ئێمە لەو کاتەوە پێی ملزمین و هەمان بووە لەسەر 250 ئەگەر زیاد کرابێ بان کراوە بۆ لای دادنووس و لە پرسیینەوەی لەسەر کراوە دواتەگرم و لای بەرزکا کەڵ شو سەبارەت بەوەی کە ئێوە کوڕێکخراوەکان یاداشتێکتان ئاراستی حکوومەتیێری و پەرلەمان کردبوو لەسەر ئەم پرسەم یاداشتێ ئێوە بۆچی بوو لەسەر مەسلەی گرانکردنی سکاڵا لەسەر هاوڵاتی بەڵێ سێرتا سڵاو ڕێزمانەیە بۆ بینەرەکانتان لە هاژوێگەن و بۆ میوانی بەڕێز چ لێرە چ لە سۆدەی هەولێر لە ڕاستیا پرسی زیادکردنی یاخودەوەی کە ناویان ناوە بە ئەلکترۆنیکردنی فەرمانگەکانی دادنووس لە هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی دادەوە یەکێکە لەو پرسە گشتیانەی کە پەیوەندی بە تاک بە تاچی کۆمەڵەوە هەیە تەنها توێژێکی دیاریکراو نییە کە عریزەنووسەکانیان ناوە کە یاخود ئەوانەی پێودە فۆتۆکۆپیەکان لە بەردە فەرمانگانی دادنووسان بەڵکۆمە پرسێکە کە پەیوەندی بە هەموو هاوڵاتیەکەوەیە لە هەرێمی کوردستان لە هەر ڕۆژێ لە ڕۆژان ڕووبکاتە ئەمە لە زەروریەتی دۆخەکەەوە لە زەروریەتی بارگرانی سەرشانی هاوڵاتیان لە ڕووی مادیەوە و بە تایبەتکردنی کەرتەکان لە هەرێمی کوردستانە و دەستخستنە بینەقاقای هاوڵاتی بەوەی کە چۆن بتوانێت هەموو ئەو ڕێگایانە وەسیلانە بگیرێتە بەر بۆ کۆکردنەوەی پارە وەرگرتنی پارە لی ئێمە وەکو کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی و چالاگوان هەساین بە نووسینی یاداشتێک بۆ بەردەم دەسەڵاتی یاسادانان و ئەنجومەنی وەزیران و بە دیاریکراویش وەزارەتی داد لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکان تەبێ ئێمە لەو یاداشتەیە یەکەم داوایەوەمان کرد و پێداچوونەوەی جدی سەد ڕێکخرا و بەڵێ بێگومان یعنی یەکێک لەو خاڵانەی داوامان کردبوو کە ئەم مامەڵەیە یاخود ئەم جۆرە بە سیستمکردنە ڕابگیرە پێداچوونەوەی جدی پێ بکرێت بۆ چونکە تۆ ئەمە هەر ئەوە نییە کە بڵێ پێدانێتی بە کۆمپانیایەکی و کرێکی زیاتری بارگرانی اقتصادی لەسەر شانی تاکان دروستەکات و یاخود خێزانەکان بەڵکو ئەمە حاڵەتێکی ترێژەوەی بە کارمەندکردنی هەموو ئەوانەشی کە لەوێن یعنی دوجار ئەمە من پێم وایە بە شێوەیەک لە شێوەکان سپیکردنەوەی پارەیە لەلایەن حکوومەت هەرێمی کوردستان و دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە چونکە ئێمە بینیمان لە ڕابردووە وەکو کەرتەکانی ئاو کارەبا و هەتاوەکو دوایی هاتن بە شێوەیەک لە شێوەکان لە ڕێگەی وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەتەوە پێوەری ئاوی زیرەکیان بە هاوڵاتیان بەست و دواییش دەرکەوت کە
ئەو شەریکەی ئەم پێوەری ئاوەی هێناوە نزیکە لە بەرپرسێکی باڵای هەرێمی کوردستانەوە. بۆیە ئەم پێدانی کاری فەرمانگەکانی دادنووسی ژارێکی تر دەچێتەوە خزمەتیەوەی یەکەم بە تایبەتکردن، دووەم کۆکردنەوەی کەرتەکان لە ڕێگەی کەسێک و گروپ و هێزێکی سیاسیەوە، جا کەسەکە بە کەسی ڕاستەوخۆی حزبی بێ یاخودەوەی کە پێوترێ دەستی دوو بێت کە دوجارە سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ خۆیان. سپاس دەکەم دۆتەگرم وڵای بەڕێز کاک شۆڕش، سپاس بۆ بەڕێزیشتان. ئەگەر سەرەتا زانیارێکمان پێ بدەیت لە سەبارەت بەو گرێبەستەی کە کۆمپانیەکەی بەڕێزتان لەگەڵ وەزارەتی دادی کردووە، هەرتەنە لەسەر مەسلەی سکاڵانووسینە یاخود بۆچیەوە ئەم گرێبەستە بۆ ماوەی چەند ساڵە؟ خۆشەویستیم بە هەم بۆ کاگە ئاو دێرێ هەم بۆ کاگەڵشۆ، هیوادارم شەوێکی خۆش و ڕۆژێکی باشیان هەبوو بێت. سیستمی بە ئەلکترۆنیکردنی فەرمانگەکانی دادنووسی تەنها عەریزە نووسی ناگرێتەوە، ئەمە بەشێکە لەو دەنگۆیانی کە دروست دەکرێن بە قەسی بۆەوەی کە پرۆسە گەورەکە بەلا ڕێدا ببرێت. نا بە پێچەوانەوە پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی فەرمانگەکانی دادنووسی لە یەکەم هەنگاوە کە هاوڵاتی دێت مامەڵەیەک دەکات بۆ بری کارنامەیەک یا بۆ هەر عەریزەیەک یا حاڵنووسیەک کە دەیکات، تاکو دواتریشی کە دەچێت و وێنە ئەگرێت، مستەمسە کاتەکەی کۆپی ئەکرێت و لەسەر فۆرمێکی تایبەت وەرەقەیەکی تایبەت دادەنرێت کە وەرەقەی سکوێریتی تایبەتە و دواتریش بە ختمی تایبەت و پەنجەموری تایبەت و ئەوانە بۆ قۆناغانە هەموو تێدەپەڕێت و دواتریش دەکاتە بەردەستی دادوەری بەڕێز و ئیدی یەکسەر دەرەچێت لێەوە. ئەمە بەشێکی مۆزوعەکەیە لە ناو سیستمی بە ئەلکترۆنیکردنا و بەشێکی تریشی پەیوەندی بەوەیە کە ئەم هەموو فەرمانگانی کە 69 فەرمانگەن لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئەلکترۆنی بە یەکتریەوە دەبەسترێنەوە بۆ ئەوەی خزمەتی هاوڵاتیانە پێ بکرێت. ئەمە قۆناغی دووەمە. قۆناغی سیامیش هەر هەموو بەستنەوەی هەموو هەرێمی کوردستانە بە داتا سنتەری گەورە کە لە لای حکوومەتی هەرێمە و هەموو داتا و زانیاریەکان دەچنەوە بەردەستی حکوومەتی هەرێم. کەسی تر نە بە کۆمپانیانە کەسێکی دیکە ناتوانێت تێدا دەخیل بێت ئیلا خودی حکوومەتی هەرێمی کوردستان. و ئەمە لایەکی پرۆسەکەیە. لایەکی تی پرۆسەکەژەوەیە کە فەرمانبەرەکان ڕادەهێنرێن و مەشقیان پێ دەکرێت بۆ ئەوەی کە بتوانن بە پێی سەردەمیانە لەسەر کۆمپیوتەر و لەسەر ئینتەرنێت کار بکەن و دوای ئەوەش دوای ڕاهێنانەوەوانە لە شوێنێکی تایبەت یعنی ژینگەیەکی گونجاو بۆ هاوڵاتی لە هۆڵی چاودێری لە کۆمەڵی خزمەتگوزاری دیکە هەیە. هەر هەمووی ئەوانە دەبنە کۆی پرۆسەی بە سیستمی بە ئەلکترۆنیکردن. بۆیە هەڵەیە کە ئێمە بڵین عەریزە نووسی بە ئەلکترۆنی کراوە. بەڵێ گرێبەستەکەتان بۆ ماوەی چەند ساڵە لەگەڵ وەزارەتی دادی حکوومەتی هەرێمی کوردستان؟ من زۆر ئاگاداری و حاڵەت و بردەکاریانە نیمە. ئەوەیە کە من ئاگاداری ئەوە هەماکە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیاکەمان ڕێککەوتووە لەسەر ئەو ئەساسەی کە ئەم ئیشانە بکرێت بۆ ئەوەی کە بتوانرێت هەم مامەڵەی هاوڵاتیان بزووی بەڕێوە بێت، هەم ئەوەی لە ڕووی سکوێریتیەوە باش بێت، هەم لە ڕووی کواڵیتیەوە باش بێت و دوجاریش ببەسێتەوە بە داتا سەنتەرەوە و دوجاریش بە ئەرشیفکردن کە یەکێکە لە مشکلە هەرە گەورەکانی هەرێمی کوردستان کە ئەرشیفمان ئەرشیفێکی خراپی وەرەقەیە و ساڵانە بە هەزاران تۆن وەرەقەمان بە فێڕۆ ئەچێت و لەگەڵ هەموو ئەوانەشدا بزر و ون دەبێت و هاوڵاتی زۆرشتی لە قیز دەچێت. بۆی ئەمە دەبێتە ئەلکترۆنی بە شێوەیەکی ئەلکترۆنی کاری لەسەر دەکرێت. ئەمە بەشێکە لە گرێبەستوشتەکان کە ئەوە وەزارەتی داد ئاگادارە و سەرپەرشتی دەکات لەگەڵ فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری. کاک شۆڕش ینی بە پێش بڕکێ بوو ئەم گرێبەستی کە لەگەڵەوە کراوە کە بەڕێز دەڵی بۆ ئەلکترۆنیکردنی بۆ نمونە دادنووسی و بەیەکەوە بەستنەوەیانە تەنە بە پێش بڕکێ بوو یاخود چۆن دراوە بە کۆمپانیەکەی ئێوە؟ چکە قسە لەسەرەوەی کە زۆردا بازۆکن دڵێن لەسەر ئەساسی نزیک بوون لە بەرپرسی باڵام پرۆژانە دەرێ کۆمپانیەکەی ئێوە هیچ پەیوەندێکی بە بەرپرسانی باڵاو هەیە؟ وڵای و سازگیان دەتوانی ئەم پرسیارانە کە پرسیاری شخصینە لە خودی بەڕێوەبەری کۆمپانیاکە بە پرسیارێکی گشتیانی ئایا بە پێشبڕکێ بووە چۆن دراوە مەسەلەن؟ باشە بۆ نمونە بە تەندەر بووە ئەزیزەکەی من ئەمانە پەیوەندی بە
ئەی تەبیعەتەن تۆ کە تۆ وەزارەتێک و ئەنجومەنی وەزیران دێک کارێک دەکات لە چ شوێنێکە یەکسەر دراوە بە شخصێک وراوە لە گۆترە بە تایبەت لەم 4-5 ساڵەی ڕابردوودا کارێکی واکرابێ زۆر بە زەحمەت کارێکی واکراوە لەبەرەوەی کە ڕاگەیاندرەکان و میدیا چاودێر بوو لەسەرەوەی کە هەراوە لە گۆترە پرۆژەیەک نەدرێ بە کۆمپانیایەک نازانم ئەم حاڵەتان زۆر دەگمەنن شتیوان نییە باشە بەس لە کێوە یعنی ئەم پرۆژێ ئێوە دەستان بەکار کردووە بۆ مەسلەی کە بەڕێز دەڵێ بە ئەلکترۆنیکردن لە کێوە دەست پێکراوە بەم پرۆژێ نزیکەی مانگونی وێکە 2 مانگە وەکۆی کە پلانی بۆ داڕژاو کاری بۆ کرا و یەکسەر لە ئەنکاوە لە ئێوارانی هەولێر لە دهۆک و لە بەکرەجۆی سلێمانی و ئێستاش لە کۆمەڵی شوێنی دیکە خەریکن دەکرێتەوە. بەڵێ بەس سەبارەت بە نرخی بۆن سکاڵانووسین پێیان بوون من عریزە نووسەکان دەڵێن بڕێکی زۆر ئەوان بە 2500 کردویانە بۆچی ئێوە بێشتر 25,000 بوو ئێستا کراوە بە 15,000 دینار. خەمی عریزە نووسەکان خەمی ئێمەیە و عریزە نووسەکان ئێمە وەکو بەشێک لە بنەماڵی خۆمان سریان دەکەین وەکو بەشێک لە ئەندامی خۆمان سریان دەکەین چونکە دوجار ئەزمموی ئەوان و بوونی ئەوان بۆ ئێمە زۆر گرینگە و ئەمە لە ئەوەڵیشەوە لە سەرەتای گرێبەستەکەشەوە وعدێکمان داوە نەلی پەشیمان دەبینەوە و نەلی پاشگەز دەبینەوە و لە تا ئاخری کارکردنیشمان بەردەوام دەبین بەوەی کە ئێمە لەگەڵ عریزە نووسەکاندا بەردەوام دەبین وەکو فەرمانبەر دەیان دەمەزرێنینەوە خزمەتیان دەکەین و کارێکی واشیان بۆ دەکەین کە لە ئاستی ئەوەی کە پێشووتر هەیە بۆ نمونە 2,000 3,000 4,000 تا 8,000 9,000 زیاتریش وەرگیراوە لە شەخص و کڕی کۆپیان لەسەر بووە کڕی مەسروفاتیان لەسەر بۆ کڕی بینایان لەسەر بۆ هەموو ئەوانە وەکو ئەوڕۆ لە تەلەڤیزیۆنێکی دیکە خودی نوێنەرانی عریزە نووسەکانی سلێمانی وتیان تاکو 12-13 هەزاریش ڕۆیشتووە ئێمە بە شێوەیەکی دیکە بە شێوەیەکی مۆدێڕنتر بۆمان قەرەبوو کردوونەتەوە دەبنە فەرمانبەری ئێمە ڕاهێنانیان بۆ دەکەین خزمەتیان دەکەین و لە چوارچێوەیەکی مۆدێڕندا دەتوانن کارەکانی هاوڵاتیان جێبەجێ بکەن بە شێوەیەکی باوەڕ پێکراوتر بە شێوەیەکی ئەمینتر و بە شێوەیەکی بەردەوامتر کارمان لەگەڵا بکەن ئەوە بەشێک لە مەوزوعەکەیە کە ئەمە بڕاوەتەوە ئێمە بۆ نمونە 860 دانە عریزە نووس لە هەرێمی کوردستاندا هەیە ئێمە 900 کەسمان دامەزراندووەتەوە دادەمەزرێنینەوە بە هەر هەمویانەوە زۆرێک لە دەرچوانی بەشی یاسامان دامەزراندووەتەوە کە لە زانکۆ دەرچوونە ئەمانە ڕاهێنانیان پێکراوە کاریان پێکراوە بۆ ئیگە هەر حاڵەتێک هەبێتی مەسن کەسیان لە جێگادا بنرێتەوەوانە ئەمە بەشێک لە مەوزوعەکەی بەشی دووەمی پارەکان زانی چۆنە پارەکە کە 25,000 دانرابوو لە نێوان حکوومەتی هەرێم و خودی کۆمپانیادا کاری لەسەرکرابوو وەزارەتی داد و ئەنجومەنی وەزیران بۆ دایان ناوە پاشیوی حکوومەتی هەرێم هات لەسەر ئەساسی کۆمەڵێک شتی خۆی هندێکی هێنایە خوارەوە بۆ نمونە 5,000 بە حکوومەتی هەرێمی کوردستان دەچووە کۆمەڵێک شتی تیکە هەبوو لە ئاو و کارەبا و ئەوانە لەسەر کۆمپانیایان کەم کردەوە ینی و کۆمپانیاش بەشێکی هێنایە خوارێ لە پشکی خۆی بۆەوەی کە بە شێوەیەکی نیشتمانی بیرمان کردبێتەوە لە بەرامبەر خەڵکە خۆمان بە مەسئول دانابێت بۆیە هەمووی گەیشتە لە 25,000 گەیشتە 15,000 دینار کە شتێکی معقولە لەبەرەوەی کە وەکو وتم بە ددان پێدانانی خۆیان و بۆ دیکۆمنتاری کە هەیە لە بەردەستایە لەناو هەموو عریزە نووسەکانی کە کوردستاندا کۆکراوەتەوە عریزە لە 12,000ەوە تاکو 14 15 16 19 چووە کە هەیە بە دیکۆمنت ئەوە کراوە ئێستا کە گەیشتوەتە حدێکی وەسەتی ڕێکوپێک بۆ ئەوەی کە تۆ تەناوتم ئەم پارەیە تەنا عریزە نووسینەکە نییە هەرموو پرۆسەکە لە سەرەتە لە ئەلفەوە تاکو یا دەگرێتەوە ینی شتێک نییە تەنا بۆ بۆ ئەشیفکردنە بۆ خزمەتکردنە بۆ هەڵگرتنە لە داتا سنتەر بۆ سکوێریتی ئەو وەرەقەیەکە هەیە کە وەرەقەکە قەت هین ناک تەزوید و ساختە ناکرێت ئێمە ئەوڕۆ بەڕێوەبەری گشتی فەرمانگەکانی دادنووسی خۆی باسی ئەوە کرد کە پرۆژەیەکی زۆر گرنگە لە ڕووی ساختەکاریەوە کە ئێمە ساڵانە چەندین ساختەکاریمان هەبووە ئێستا بەهۆی مۆر بەهۆی ختمەکە بەهۆی وەرەقەکە بەهۆی کۆدەکە بەهۆی بارکۆدەکە کە لەسەر وەرەقەکەیە بەهۆی وەرەقە تایبەتەکە هیچ شتێک ناگوزارێت بە شێوەیەکی ساختەکاری دواتەگرێم و لای بەڕێز کاک شۆڕش کاک ئەودێ بەس بەڕێز پێشتر وتت 2500 تێچۆ کاک شۆڕش دەڵێ بۆ نمونە لای ئێوە شەر چۆتە 13,000 و بۆ 12,000 و نزیک بووە لە ئەوەی وانێنی 15,000 دینار
وەڵام من حەزەکەم ڕوونیە بخەمە سەر ئەو بابەتە بڵین ئەوە بکەی بوار هەبێت ئێمە بە دوو شتێ تێکڵاوی نەکەین کاک حەکیم نووسینی ئەریزە نووسین جایە لەگەڵ ڕسوماتی ناو دائیرەیە ئێمە بۆ ئەم عەریزەیە بۆ ئەم عەریزەیە کابری کارنامەی گشتی ڕەهایە 3 وەرەقەیە 2500 وەرگرتووە لە هاوڵاتیان 3 وەرەقە 2500 بەڵێ ئەمە چۆتە ژوورەوە ڕسوماتی خۆی تەمان ئەمە ئەوەی کەوا بڵین پەیوەند بێ بە ئێمەوە نووسین و پڕکردنەوە و دابینکردنی ئەم 3 وەرەقەیە چوە لەولا سیساخێکی پێوە کرێت ئەمە 250 3 ڕسمی پێوە کرێت 3 ڕسمەکەش بە 1000 دینار باشە ئەگەر مەحامی پولێکشی لێ درێ 5000 ئەمانە هیچی پەیوەندیان بە ئێمەوە نییە ڕسوماتەکەش لە ژوورەوە 3500 تقریبان ئالوانەیە لەوە چێ بەمانە گەشت بێتەوە بەڵام ئەوەی ئەو پیاوە بەڕێزە کاشۆڕشی بران باسیەکە دەستی خۆی یوان جگەل لە ڕسومات جگەل لە ڕسومات 15000 نیارە ئەوەی کە لە لای ئێمە بە 2.5 بوو ئەوان کردویانە بە 15 بە 25 پێشتر بە 15 ئەنجا دوای ئەو ڕسوماتەشۆ بێ خۆی ئەگەر ئەوە بڵێت خۆی هەندێک ڕسوماتی خۆیدا لە 600,000 200,000 100,000 ئەوانی کەوا پەیوەندیان بە کۆمپیالە و ئێستا بۆ ڕوون بێ ئێستا بەڕێزت پێ دوایە ئەوەی کێوە دەتانووسی بە 2500 ئێستا کراوە بە 15,000 ئیتر ڕسوماتەکە بۆ خۆی ماوەتەوە بۆ ئەوانیش ماوەتەوە بڵێ ئیتر لە بەڵێن نامەیەک و ئەی گۆڕێ هەتاوەکو وەکالەتێک کۆتاوەکو دواتریش حەزەکەم یەک دوو تێبینی لەسەر ئەو قسانی ئەو بەڕێزە وی خەڵکی چاوەڕاو نەبێتەوە یەکەم وەرەقە برای بەڕێزم کاک شۆڕشی بەڕێز ئەمە وەرەقەکەی جەنابتە کە هێناوتە بۆ ئێمە ئەمە 25,000 وەرگرتووە 25,000 وەرگرتووە ئەمەش وەرەقەکەی ئێمە یەک جیاوازی نیە تیانە تەنیا وەرەقەیەکە و تۆزێ ینی ڕەنگی کراوە و هیچی تر ئەگینا هەمان کلەشەی ئێمە وەریان گرتووە لێوێ دایانناوە ئەمە یەک دوو ئەم پیاوە بەڕێزە ئەفەرمێ خزمەت و قەرەباڵغیمان کۆ ئەوە کردێتەوە ئەمە ڕسمێ ئەمە وێنەیەکە خۆزگا بکرایە بە ملەوەنی خەڵکی لە دەرەوە لە ناو گڵەکە دانیشتون و لە ژێر پاساری ئەو دیوارانە ئەمە لە بەکرۆجوو گیراوە ڕۆژی 25 مان گیراوە ئەمە دوو سێ ئافرەتمانە حتا ئافرەتێک قسەیەکی ناشیاوشی کرد وتی لە خارج ئاژەڵان فەرشی سووریان بۆ ڕاخرەکەچی ئێمە شوێنێکمان پێڕا نابینرێت تیادا بنیشین هەلەوە دانیشتون ئەوە بەرانبەر بە بەڵام و باسی کرد کە لە داهاتوودا هەوڵی چاودێریش و زۆر باشە ئەنجا باسی ناوەشەکە ئەمە هۆڵی ناوەیە کاکە ئەمە ئەگەر تەسویرەکە تۆزێ ئەوەکە هەرچە نەڕەشویست پێ بەڵام ئەمە ئیزدیحامێکی زۆر گەورە دروست بووە ئەمەش و هەروەها ئەم پیاوە بەڕێزە باسی ئەوە کات کە باسی تەندەرەکەت کرد جوابی نەدای ئێمە تەندەر نەبووەوە بەڵێ بە هیچ شێوازێک بە تەندەر نەبووە و ئێمە ئاگامان لێ کۆمپانیا هاتووتێتی ئەگەر بخرایەتە ناو تەندەرات و ئێمە ئامادەبین بە $7 بکەین کە ئەکاتە 9,000 دینار ینی ئەوان کاتی خۆی کە بە 25 کردویانە ئەم بە 9,000 کرد ئەمان کردویانە بە 15 شێکرد یەک خالیتر و یەک تێبینی لەسەر چارنووسیەوەش قسە دەکەین لەسەرەوەی کە ببن بەکارمە دەگەرم وڵای بەڕێزکە کەڵشۆ سەبارەت بەوەی کە پێ دوایە ئەم بڕیارە بارگرانی لەسەر خەڵک دروست کردو ئەوەندەی کێ بۆ دوای چونتاکە بچووکە ئەو یاداشتی ڕێکخراوە مەدەنیەکان کە من خوێندەوە باس لەوە دەکەن کە 2 قات و 3 قات نرخی نووسینی سکاڵا زیادی کردووە بەڵێ لە ڕاستیە وەکوتم ئەم بە تایبەتکردنی کەرتی فەرمانگەکانی دادنووس درێژە پێدەری ئەو زنجیرەیە کە حکوومەت و دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستان دەستی یاوەتێ وەکو لە ئاو و کارەبا و تەندروستی و پەروەردە و خوێنی باڵاو هەتاوە باش گەشت چێگەر بە تایبەت بکرێن بۆ نمونە گرفتە سەرەکیەکە ئەوەیە ئەبێ ئێمە هەمومان ببین بە مۆزەفی کەسێک گرفتە سەرەکیەکە ئەوەیە ئێمە ئەبێ بە سەر شەقامەکانی شا بڕۆین پارە و باج و زەریبە و خەراجیات بین کە ئەمە لە بۆ وڵاتێکی سۆشیالە بێت کە ئەمە بۆ وڵاتێکە بێت کە زەماناتی سەحی هەبێ زەماناتی ئیجتیماعی هەبێ زەماناتی ژینگەی هەبێ هەتاوەکو دوایی بۆیە ئەمە بۆ وڵاتێکی ڕێعی نەوتی وەکو هەرێمی کوردستان و عێراق وارد نییە من پێم خۆشە بە دیاریکراوی لەسەر چەند خاڵێک بۆ وەستێنێ یەکەم ئەم گرێبەستەی کە دراوە بەم کۆمپانیایە بەم زایدەی ئاشکرا دراوە لەسەر چه ئەساسێ دراوە دوو
کاتێک کە ئەم گرێبەستە عقد کراوە لە نێوان ئەم وەزارەتە و کە حکوومەت یاریێم تەمسیلی حکوومەت یاریمی کوردستانەکە لەگەڵ ئەم شەریکایە حکوومەت یاریمی کوردستان لە حکوومەتی کاربەڕێکەر بووە چۆن دەسەڵاتی ئەمەی هەیە واژۆی ئەم گرێبەستە بکات باشە خاڵێکی تر ئەوەیە کە بەڕێزیان یاخود کۆمپانیاکەڵێ هەموو ئەمانەکەینە کارمەندی خۆیان ئەم ساڵێکەکە ساڵێکی کە دەرێکات باشە من پێشنیارەکەم لێرەوە هەر لێرەوە بۆ بەڕێزیان بۆ کۆمپانیاکەش و تەبێژەکەش و تەواوی حکوومەت یاریمی کوردستان با ئەم کۆمپانیان بێتە کۆمپانیایکی هاوپشکی ببێتە کۆمپانیای هاوپشکی عریزە نووسەکان باشە چۆن مەسەلە ئێستا کۆمپانیای هاوپشکی هەیە لە هەرێمی کوردستانە سەرکەوتوو یا سەر نەکەوتوو بۆ شتێکی کێ بەڵام پێم بڵێ زەمانات چییە بۆ ئەوەی کە ئەم ساڵ فەرمانبەری عریزە نووسەکەی وەرگرتۆ ساڵێکی کە دەری ناکات بۆیە تەحکومی پێوەکات ئەو ئەگەر زەماناتیەوەی باتێت بەپێی هەر عریزە نووسێک بە پێی ئیمکانێتی مادی خۆی پارە بخاتە ئەم کۆمپانیای و پشکی هەبێت لەم کۆمپانیا بۆ لەبەرەوەی خۆی ببێتە خاوەنی کار ئێمە نامانەوێت هەمومان ببین بە کرێکاری بەردەست حکوومەتێک یاخود کۆمپانیایشی دیاریکراو ئەگەر قسە لەسەر ئەوەیە بە ئەلکترۆنی بێت ئێمە هەمومان لەگە بە ئەلکترۆنیکردنی بە ئەلکترۆنیکردن و بە سیستمکردن لە وڵاتانی دنیاە بۆ دوو شتە یەکەم جێڕانەوەی کات دووەم جێڕانەوەی مادە پێم بڵێ ئەمە یەکەم جێڕانەوەی کاتی کردووە من خۆم هەفتەی پێش ئێستا چووم وەکالەتم کردووە تەوانەیە بۆ پرسی تۆمارکردنی داوا یاسایی فەرمانبەران یەک چارەکەم پێچووە باشە ئەی ئێستا بە چەندێک تەواویەکەیت دوو ئەمە کەواتە کاتی نەجێڕاوەتەوە فەرمانگەکانی دادنووس تەنها لە کۆمەڵە کاتی دیاریکراوە کاتێکی ئیستیحامێکی زۆری لەسەر بووە ڕێگەم بێ دوو پارەی جێراوەتەوە نەخێر بێگومان چەند قاز زیادی کردووە ئەوەی ئوستاز وتی دروست وایە تۆ 15,000ەکە بەس ئەی بە کۆمپانیاکە ئەی ڕسوماتەکەی ناوە ئەمڕۆ من جۆم لە دوانی یەک لە هاوڵاتەکان بوو کۆی نووسینی وەکالەتێکە لە پێشوا بە 11,000 تەواوە بوو 34,000 دینار بووە 34,250 دینار سپاس دەکەم ناوبڕێکمانە دەگەڕێم وڵای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێک و دەگەڕێن وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە کارگەی شربەتی خاڵقی کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000 هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕست کە کەڵشۆک بە کورتی وەڵامی و پرسیارشم دەیتەوە بۆی بچینە لای میوانەکەمان لە هەولێر سەبارەت بەوەی کە پێویستە ئەم گرێبەستانە بۆ نمونە شەفاف بن چەند داهاتی بۆ حکوومەتە چەندی بۆ کۆمپانیایە بە تەندەرین و بە پێشبڕکێبێ و بە موزایە دەبێت. بەڵێ دیارە بەپێی ئەوەی کە هەمانە لە هەرێمی کوردستان هەم بەپێی یاساییە بەپێی یاساکان کە یاسایی بەدەستێنانی زانیاریەکێکە لەو یاسانە ئامانج لێی شەفافێتی حکوومەت و دەسەڵاتە. باس لەوە کات کە پێویستە دەسەڵاتەکان شەفافن و داهات و خەرجی هەمویان ئاشکراکەن. یەکێک لە ئەساسیاتەکانی تەندەرینیش ئەوەیە کە بە مزایدەی ئاشکرا بێت. ئەوەی هەبێت ئەم تەندەرینە هیچ ڕوکنێکی ئاشکایتیان نیە و من بۆ خۆم سەردانی سایتی وەزارەتی دادم کرد ئەلفێکیشی لەسەر ئەم قسە ئەم گرێبەستەتیانە هیچ وجودێکیشیتیانە و ئێمە لە سەردانیشمانە بۆ لای دەسەڵاتەکان بە دیاریکراوی چه دەسەڵاتی یاسادانان لە پەرلەمانی کوردستان و چه دەسەڵاتی لۆکاڵەکەش ئەنجومەنی پارێزگاکان و داوای ئەوەمان لێ کردووە کە یەکێ لە خاڵەکانەوەی کە ئەم گرێبەستە ئاشکرا بکرێت بۆ ڕایگشتی بۆ خەڵک بۆی بزانێ ئەم کۆمپانیای چییە وەسەر بە چییە و لەسەر چه ئەساسی درراوە بەرپرسی باڵاوێ دەگومانێت ئەمە ئەزانی چۆنە ئەگەر هی بەرپرسی باڵاش نەبێ حەقی خۆمە من گومان کەم چکە دوجار من نازانم چییە من نازانم هیچ چییە و ئەمەش دوجار وەکو هەریەکێ لەو کەرتانەی تر کە تۆ ئێستا بچیتە نەخۆشخانەیە گۆسێرەی لە تەنیشتەوە گەراجێکیان کردوێتەوەڵێ 2030 بەرە هی وەستانەکەی کە بۆ پێنجە قاوەسی بۆیە ئەمە کێشە سەرەکیەکە ئەوەیە کە دەسەڵاتی کوردی ئەوێت لەو شوێنانەوەی کە خەڵک کەمتر هەستی پێکات بتوانێت پارە لە خەڵک سپاس دەکەم کاک شۆڕش بگەرم و لای بەڕێزت لە سەدا چەندی ئەو داهاتی 15,000 کە بەڕێزت وتت ئێستا لە هاوڵاتیان وەردەگرن بۆ کۆمپانیا چەندی بۆ حکوومەتە چکە کاگاو دێر دەڵێ ئەوان کەیەوەی ئەوەی کە بە 15,000 دەیکەن ئەوان بە 2500 دەیکەن چکە ئەو وا دەڵێت ینی ئەو ڕسومات و باجی ناو دادنووسەکە هەر ماوە ینی تەنە ئێوە بۆ نووسین سکاڵاکە 15,000 وەردەگرن وایە؟ دەکرێت دووسێش ڕوونکەمەوە جارێک چونکە هەندێکشت هەیە وەکو تۆمەت حسابە ئەو وێنانەی کە کاگاودێر نیشانیدا ئەو وێنانە بەشێکن لەو فەوزایی کە بەداخەوە لە ڕووی لێکتێنەگەیشتنەوە بە ڕێزان خۆیان دروستیان کردووە کاگاو دێروان چۆن دروستیان کردووە کاتێک کە بەگرەجۆ ئێمە کردمانەوە هەر هەموو ئەو هاوڕێیانی عریزە نووسەکانی دیکەمانیان گرت بۆیە هەموو خەڵکی سلێمانی دۆروێ ڕوویان کردە بەکرەجۆ کاتێککە تۆ ئێمە هەر شوێنەی ینی هەر شوێنەی هەر فەرمانگەی هەر شوێنێک بە پێی تایبەتمەندی شوێنەکە دەکرێتەوە بۆ نمونە ئێستا فەرمانگەی دارنووسی عەنکاوە لە فەرمانگە دارنووسی ئێواران بچووکترە زۆر تەبیعیە بە پێی شوێنەکەیە کاتە بەکرەجۆش لەوانەی ناو سلێمانیوانە لە شوێنەکانی دیکەی ناو سلێمانی بچووکتر بۆ تەبیعەتەن بە پێی حەجم بۆیە ئەو ڕۆژەی کە ئەوان مانیان گرتووە هەچی خەڵک بۆ ڕووی کردە بەکرەجۆ تەبیعەتەن ئەوانیش بە فرسە دەزانن کامێرایەکی مۆبایلەکە گرن بەدەستیانەوە قەرەباڵەکەەکە نیشانی خەڵێدەن ئەها ئەمە پێیان ناکرێتها ئەمە ئاوا ناکرێت لە کاتێکدا ئێمە کەمتر لە 4 سەعات هەوڵماندا شتەکە حەلکەین بەوەی کە ئێمە شوێنی سەیاری تایبەت ئامادە بکەین بۆ ئەوەی بتوانین کاری هاوڵاتیان ڕایی بکەین چونکە ئێمە نامانەوێت گەمە بە هاوڵاتی بکەین ئەمە گەمە جۆرێکە لە گەمەکردن بە هاوڵاتی کە تۆ بۆ خۆت دەیت جۆرێک لە زەخت و فشار دروست دەکەی لەسەر هاوڵاتی بۆی بچێتە شوێنەکە بڵێ ئەها ئیشەکەی ئەوان فەشەلی هێنا ئەها ئیشەکەی ئەوان وابووە بۆیە ئێوە تەلەڤیزیۆنێکن تەلەڤیزیۆنێکی ڕازگۆنە سبەینی با پەیامنێرەکەتان بچێتە عەنکاوە بچێتە ئێوارانی هەولێر بچێت با بۆ خۆی راپۆرت بکات بەبێ ئەوەی ئامادەبوونی هیچ کەسێکمان لەوێ هەبێت با بزانێت یەکەم کەسێک کە دەست پێ دەکات لە سەرەتاوە تاکو کۆتایی پرۆسەکە کە دەڕوات بزانێت چۆنە ئێوە تەلەڤیزیۆنن ئێوە میدیانە فەرمونون بزانن چۆنە راپۆرت بکەن ئێوە بە راپۆرتەکان تا شتەکان ئاشکرا بکەن بۆی کە دەرکەوێت ئەمە یەک دووەمەن کاگەڵشۆ باسی ببوورە مەجبورم باسی سپیکردنەوەی پاراکە ئازیزی من
عزیزی من سپیکردنەوەی پارە پێناسێکی دیکەیە لە چوارچێوەی زانستی هینا شتێکی ترە پارە دەستپیکردنەوە ئەوەی کە ئێرە ئێستا دەکرێت کارێکە خزمەتێکی دیکەیە بە جۆرێکی دیکەیە کارەکە دەکرێت وان دووشتی لێک جیاوازن بانێکە و سەد هەوا ئەوەی دوو کاگاودێر باسی وەرەقەکە کە ئەزیزی من کاگاودێرگیان لەم وڵاتەی ئێمەدا کراسی سینی زۆر ئاسان بە 2000 هەیە بۆ فرۆشتن لە کاتێکدا کراسێکی دیکەش هەیە بە $80 بۆ فرۆشتن ئەوە زۆشتی لێ جیاوازە لێک تێبگەین بە کۆپیەک کە بەدەستەوە گرتووە نابێتە حەلی مشکلەکە بە هەر وەکو وتم ڕێپۆرتەرە ئازیزەکانی هەر میدیایەکی دیکە با بێن جیاوازی نێوان وەرەقەکان ببینن با بێن بزانن وەرەقەکان چ جیاوازی سیکوریتەکەی چۆنە با بێن بزانن کواڵەتەکەی چۆنە ئەو جا شتێکی تریش هەیە با ئێمە بە ئەوە هینەکە کاک شۆڕش ئەمە پرۆسەکە عزیزیم پرۆسەکە کارتەکە جیاوازی سکاڵەکەی ئێوە چەند قۆناغێکی ترەوە ئەوە کە دەڵی زۆر جیاوازە پێ دوایە ئەوەی ئەوان سینی ئەوەیەوە ئەسڵە ینی جیاوازەکەی چییە؟ ئەزانی بزە بڕ ڕێک وایە بەڕێک وایە وەرەقەیەکی سپی کە بەدەست لی دەنووسن و یا مەسەلەن بە کۆمپیوتەرێک پرینتی دەکەن و لی دەنووسن و دوو ڕسم تەقەتەقی لێ دەکەن و چەندانە هین ئەو ئەزمونە ئێمە ئەو ئەزمونەمان گواستوەتەوە بۆ ئەزمونێکی ڕاقیتر ئەو ئەزمونەی ڕێزانە ئەو عریزە نووسە خۆشەویستانەمان پێ دەڵم ئەو پێ دەڵم ڕێک گواستومانەوە بۆ پرۆسەیەکی بە ئەلکترۆنیکردن وەکو لە پێشەوە لە ئەسەرەتای بەرنامەکە پێم گوتن چۆنە و ئەمە تەنها خزمەتگوزاریەکانی ئەم کۆمپانیایە نین لە چوارچێوەی کاری حکوومەت و بە ئەلکترۆنیکردندا چونکە سبەینێ هەر هەموو فەرمانگەکان بە یەکترەوە دەبەستنەوە هەموو داتاکان بە یەکترەوە بۆ نمونە کەسێک کە لە خانەقینە دەتوانێت سبەینێ لە زاخۆ بەبێ هیچ شتێک ئەگەر یەک جار چوو بێت بەشداری کردبێت دەتوانێت جارێکی دیکە بەبێ ئەوەی هیچ شتێکی پێبێ لە زاخۆ وەکالت بکاتەوە بەبێ ئەوەی یا مەسەلەن بۆ نمونە کەسێک لە بریوی کارەکە بکات لە شوێنێکی دوورەوە بەبێ ئەوەی ئەستان خۆشی بەشداری پێ یا بچوات ئەو ڕێگا دوورە ببڕێت ئەمە یەک دووەمەن لینکەکان دوایی هاوڵاتی بەڕێز بە کۆدێک یا بە ژمارە تەلەفۆنێک یا بە بارکۆدێک دەتوانێت زانیاریەکانی ئالۆگۆڕ پێ بکات دوو وێبسایتێک ماڵپەڕێک دەکرێتەوە بۆ خزمەتکردنی خەڵکی بۆەوەی کە خەڵ بەر لەوەی بچێت وەکالەیە بکە کارێ بکە حاڵ نووسێکی بنکاوانە بزانێت چی تێدا هەیە و چی تێدانە ینی ئەوانە لە ئەنجامی پرۆسەیەکی گەورن سەبارەت بە نرخەکەی کە 15,000 بۆ کۆمپانیاک بڵین وەردەگرن چەندی بۆ کۆمپانیا چەندی بۆ حکوومەتە؟ ئەزانی ئێمە لەسەر چوارچێوەی نرخەکانیشدا ئەیخە تۆ تەماشاکە ئەتۆ خزمەتگوزاریەک پێشکەش شوێنێک دەکەیت تەبیعەتەن لە پاشیدا شتێک وەردەگریت یعنی خۆش ئەمە نەڕوتانەوەیە نینە حەقە حەق باشە بەس چەنداوەی کە وەردەگرێت عادیلانەیە بە شێوەیەکی بە ویژدانانەیە چۆن؟ چەندی لەو 15,000 چەندی بۆ حکوومەتە چەندی بۆ ئێوە ئەو سکاڵا نووسینە؟ ئەزانی چۆنە بەپێی ئەو هەموو خزمەتگوزاریەکی پێشکەش دەکرێت ڕێژەیەکی من هیچ کاتێک هیچ هەر کۆمپانیایەک بێت لە هەر شوێنێکی ئەم دنیاە کار بکات هیچ کاتێک بەپی زەرەر کار ناکات ئەوەی قسەی تێدانە بەڵام ئێمە ویژدانمان هەیە ویژدانەکەمان چۆنە هەر کاتێک ڕیپۆرتەرەکەتان هات ئێمە چون بینیتان شتەکانتان بینی ئەو کاتە دەزانن کە لە پای ئەو خزمەتگوزاری کە هەیە بەزەگەر پێمان بڵێ چەندی بۆ ئێوە چەندی بۆ حکوومەتە لەو 15,000 ئەخر ئەوە ئیشی تەکنیکیە بەڕاستی ئەوان دەتوانن وەڵام دەنەوە خۆ ئەمە خۆشت چاگە گەدار بووی قرار بوو ئەگەر مەسەلەکە تەکنیکی بێ یەکێکی تەکنیکی ڕەنگە من لە وردەکاری ئەوەدا نەزانم بەڵێ باشە دواتر دەگرم وڵای بەڕێز کاک شۆڕش کاک دێر بگرم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە بازلۆکە کە من جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ ئەوەی ئێوە دەتوان یان یاخودەوەی کە کراوە ئەوان ناوی دەنێ ئەلکترۆنی ئەوەی کێڕاجان نازەم لەکوێ وەڵامی بۆمە کۆمەڵە شتێک جەنابی کاک شۆڕش دەست خۆش بێ بەڵام ئەمە بەوێ بە مۆبایلی من نەگیراوە ئەمە هینی تەلەڤیزیۆنی NRTە بێگومان ئەوی شەرەوەها هینی لایەنێکترە ئەمە لە ڕووی ئەوەیەوە کا جەنابی ئاوا فەرمێ بەڵام جەنابی لە کۆمەڵێک وەڵام هەستەکەم لێ ڕاکە وەکو یەکێک لەوانە ئەم گرێبەستە تا چەندی بۆ کۆمپانیایە ئێمە ئاگادارین لە 180 بۆ کۆمپانیایە و لە 120 بۆ حکوومەت و ئەو کارمەندانەیە کەوا تیا ئیشەکەن ئەمە لە ڕوویەکەەوە لە ڕوویەکی تریشەوە جەنابی ئەفەرمێ ئێمە خزمەتی هاوڵاتیانەکەین و ئێمە ئەم عەریزە نووس و فۆتۆکۆپیانە بە کەسی خۆمان ئەزانین
ئێمە ئەمڕۆکە من ئەمڕۆکە لە تقریبا سعات بالضبط 5 دقه بوو برایەک لە هەولێرەوە تەلەفۆنی بۆ کردم ئەڵێ کاکە ئێمە لە هەولێر ناوی خۆشی داومەتە ڕقەمە تەلەفۆنەکەش ئەگەر کەسێک ویستی بۆ هێنێرم ئێستا لەناو جانتاکەمایە ئەڵێ تەنها لە هەولێرە لە 47 کەس تەنها 18 کەسیان داناوەتەوە بۆ لە عریزە نووسەکان بەڵێ لە 47 کەس وتم کاکە من ئەم داتایە ئاشکراکەم وتی بیڵێ 18 کەسیان داناوەتەوە وتی کێژ وتیوانە ڕقەمی تەلەفۆنەکەی بەرێ ئەمەیەک وتی لە عینکاوە کۆمەڵێکی زۆر وەکو ڕقم نەیدانێ منیش وەکو خۆی ئەیگەێن بەڵام وی کەوا ڕقەمی داوامەتێ ئەو لە 47 کەس 18 کەسیان داناوەتەوە لە هەول لە عینکاوە کۆمەڵە خەڵکی زۆر وتانە بڕۆن چی ئەەکەن بیکەن خۆتان چی ئەەکەن ئەوتوانە چاوەڕوان بن بەڵام خۆشتان چی ئەەکەن بیکەن ئەمە ئێوە گرفتان چی بوو لەگەڵ کۆمپانیەکە کار ناکەن بۆ نمونەگەر بژێویتان نەکەوێتە مەترسیەوە بەڵێ ئێمە ئەنجا جەنابیشی فەرمووی نازانم ڕقەمێکی وت بەڵام ئێمە بەپی ئەو داتایی کەلامانە تقریبا نێزیک لە 600 ئەریزەنووس و لەگەڵ 300 فۆتۆکۆپی و وێنەگرا تەنە لە سلێمانی سەرتاسەری هەرێ خۆی ئەداد لە 1000 کەمتر یا زیاتر ئاوا بۆ شێوازە ئەمانە نێهجەنابیان ئەیانەوێت ئێمە ببین بە کارمەندی ئەم کۆمپانیایە و کاشۆڕش لەگەڵ ڕێز مابۆی خۆی یعنی خۆی ئەجزێتەوە لە کۆمەڵک وەڵام ئێمە ئەزانین ئەو عقدی کەوا لە بینیانە کراوە بۆ 25 ساڵ کراوە بۆ 25 ساڵ کراوە و ئەم 25 ساڵە بەڵام ئەوان ئەو عقدەی کە لەگەڵ ئێمە ئیکەن بۆ ماوەی 6 مانگە بۆ ماوەی 6 مانگ ئەوەی کەوا تا ئێستاکە تا ئەمڕۆ ئەگەر بەدڵیان نەبێت ئێوە ئەمڕۆ دانیشت ئەفو کاکحەکیم لەمڕۆ دانیشتنە کراوە احتیمالێ گۆڕانکاری تا کراوێت بەڵام ئەوەی پێش ئەمڕۆکە کراوە بۆ 6 مانگە 6 مانگەکەش چییە؟ 6 مانگەکەش ئەوەیە کاکە ئەو کاتە کۆمەڵێک بیان و لێ دۆزێتەوە کاک ئەمە دوایە ئەوە دوایە 6 مانگەکە تەوا بوو کاکە پێویستم پێ نییە فەرموو ئێمە ئیشی کۆمپانیامان بینیوە برا بەڕێزەکە ئیشی کۆمپانیامان بەزێسەوە گەر ئەمە کراوەتە ئەلکترۆنی ئێوە گەر بیکەن دەتوان بە چەند بیکەن یاخود حکوومەت خۆی دەتوانێت ئێمە بکات بەخۆی بە کورتی بێسپاسم ئێمە ینی حکوومەت ئەتوانێ بیکە و نمونەشمان زۆر زۆرە نمونەمان ئەوەیە کەوا ئێسێ دادگای سلێمانی محکەمە کردوێتی بە 4,000 ئەریزەنووسەکانیش خۆیان ئەیکەن مەحامیە کەسێکی تر ئەتوانێ لە ماڵەوە ئیش و کارەکانی خۆی ڕای بکە و ئەفم کە ئەو بەڕێوەبەرایەتی تۆماری خان و بەرەش کردویانە بە هەمان شێوە بە پارەیەکی کەم ئەکرێ ئێمەوە ئەدیان پێ ئەدەین ئێمە بە 9,000 زیاتر نەبێت نەگاتەکەن کۆمپیوتەری لەمەی ئەمان ئەگەر باشتر نەبوو ئەم ساعتوانە گلێمان لێ بکەن باشەکە کێڵشۆ بە کورتی ئەبێ ناوێ ڕای گشتی و شێوێنین یعنی باقارێکا بەرین کە لە بەرژەوەندی گروپێک و هێزێکی سیاسی دیاری کراوە بێن یعنی ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر هاوڵاتی و لەسەر تاک یعنی تۆ وا لێ بکەی دەستخەیتە بینەقاقی خەڵک پێ دوا بێ بدوایش بە خزمەت و بە ئیمتیاز بیفرۆشیتەوانێ لە ڕاستی هەموو ئەوانی باسی کرد یەکەم ڕێگری لە ساختەکاری ئیشی نابێت لەسەر من بکەوێ ئیشی حکومەتە حکومەت بۆچی دنیای پارە و ئیمکانیت و بینا و هەموو ئەم شتانەی هەیە دوو بابەتی بە ئەلکترۆنیکردن جارێکی تر ئیشی حکومەتە باشە چەندین دایرە هەیە لە هەرێمی کوردستانە لەسەر ئاسی شخصی بۆ بە ئەلکترۆنی هیچیش نەکەوتووە لەسەر خەرە سێ لەسەر و هەمویانەوە ئەگەر ئەمە سەودا و مامەڵەیەکی ژێربەژێری حیزبی سیاسی و سەفقاتی لە پشتەوە نیە بۆ ئاشکرای ناکەن بۆ ڕایگشتی باش یعنی ئەگەر گرێبەستێکی بێخەوشە ئەگەر گرێبەستیەکە کە لە خزمەتی گشتیایە و بڕێکی زۆر کەمی بۆ کۆمپانیایەکی دیاریکراوە بۆ ئەمە ناکەن واتە خاڵێکی تر ئەوەیە کە ئەمە دوولانەیە بەشێکی وتم پەیوەندی بە تاک بە تاچی کۆمەڵەوەیە کە حکومەت و دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستان ئەوێ لە هەموو کەرتەکانەوە پارە بکێشێتەوە لە تاک و لە خێزانەکان هەتاوەکو دوای پێدوان پرۆژە پارەکێشانەوەی لە خەڵک بێگومان بە چونکە بۆ تۆ سێریکە لە ڕابردووە چیان کرد بە پارە تەندروستی چیان کرد بە پارە پەروەردە هەموو قوتابخانەکان بەرەو تایبەتی بوون و بەرەو ئەوەی کە تۆ قەناعەت و بڕوا و بە قوتابخانە حکومیەکان نەمێنێ کە ئەمە زۆر مەترسیدارە خوێندنی باڵا بۆ تۆ بڕۆ 50 دێ لە پارالێڵ بخوێنە و پارە ئەیت و شامی شەریف ئیدارە ئەیت بۆیە ئەمەش لە زمنی ئەو سیاسەتە گشتیایە کە حکومەت و دەسەڵاتی کوردی لێرە دەستی داوەتێ ئەمە تەنها بەوە سیر نەکرێت بە چاواشەکردنی ڕایگشتی بەوەی کە بڵین ئەمە لە خزمەتی هاوڵاتیایە و هاوڵاتی زۆر پێویستی بەمە بووە نەخێر هاوڵاتی پێویستی بەمەیە بەمەرجە لەسەری نەکەوێت
بەمەرجێ مافی ئەم کەسانە بپارێزێت هاتۆ پێمان دەڵێ ئەم حوکەسە هەر حوسەیان دەبنە کارمەندی ئەم کۆمپانیایە آخر بەچی دوای 6 مانگەکە تۆ پێڵێ خۆ حافیز بێ ئەگەر لە مانگی یەکەمان پێی نەڵێت واتە زەمانات چییە بۆ ئێمە لە کۆمپانیەکانی کە زۆر حەساوی نەتەوانێت تاواکو لە کۆمپانیایەکە بە حەسەینەوانێت بۆم پرسەبێت چی بکرێت بە کورتی لە ڕاستیان لە بە کورتی وە پوختی ڕێگە چارەسەر ئەوەیە کە مطلقاً ئەم گرێبەسەر ڕابژیرێت و ئێمە بۆ خۆمان لە دەق یاداشتەکە کە یاومانە بەدەسەڵاتی یاسادانان بەتایبەت لەگەڵ لیژنەی کۆمەڵی مەدەنی دانیشتین و پێمان وتون و دڵنیایی بە دوواداچوونیان ناوە و پێویستە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داد کە ئەمە لە کابینەی پێشوا کراوە ئەم گرێبەسەر ڕابگیرێت و ئەگەر قسەش لەسەر بە ئەلکترۆنیکردن بێت ئەمە ئەرچی حکومەتە ئەگەر بدرێت بە کۆمپانیایەکیش ئەوە لە مزایدەیەکی ئاشکرا و شەفافا بدرێت بۆ ئەوەی هەموو ئەو گومانانش ئەگەر ڕاستیش نەبێ بڕەوێتەوە لای ڕایگەشتی دەکەم کاک شۆڕش کاتم زۆر کەماوە بەس لەسەرەوەی کە پێشتر 25,000 بوو ینی کرا بە 15,000 بۆ لە پڕێک کرا بە 15,000 ئێستاش هەوڵەکەیەک لەوە زیاتر کەمی بکەنەوە بە کورتی بێ پێ ناخۆشە ئەزانی من زۆرم پێ ناخۆشە کە پەیامەکە ئاو بە بچووکی دەکات چۆن پەیامەکە بە بچووکی دەکات ئێمە هەمووی مناقشەکە بووە سەر مەسەلەی عریزەنووسی کە لە کاتێکدا پرۆسەکە زۆر لەوە گەورەترەکە ئێوە باسی لێ دەکەن مەسەلەکە تەنها عریزەنووسی نییە جارێ بەر لە هەموو شتێک ئەمە نازانم ئەم 18 کەسەوە ئەوانە لە کوێوات ئێمە دوو شوێنمانەیە لە هەولێرە لە عەنکاوەیە یەکەمیان عەنکاوە بووە کە 4 کەس بوونە هەر هەمویان وەرگیراونەتەوە یەک کەس وەرنیگیراوەتەوە هیچ کچەکە هێناوەتەوە جێگەی خۆی لە ئێواران 22 کەس وەرگیراون یەک کەس نەهاتوەتەوە ئەویش دڵخوازی خۆی نەهاتوەتەوە ئیتر نازانم ئەم ڕقەمانە لە کوێوە دێن دوای ئەمە پرۆسەکە و باسەکەی ئێمە باسێکی زۆر گەورەترە لە مۆزوعانت کایە ئەوە بچووکی مەکەنەوە کە پەیوەندی بە خەڵک ناکرێت باگرانی لەسەر خەڵک دروست بکرێ وایە تەماشاکە بزەبێت جارێ ئەزانی چۆنە ئێمە بۆ فێربووینە لە ناو کوردایی یەکسەر گومان لەسەر هێندێک دروستەکەین ڕازەکەی لە ماوەی ڕابردوودا و لە ماوەی حکومڕانی کوردیدا هێندێک هەڵا بووە هێندێک هەڵە ڕووی داوە بەڵام ئێستا سیستمێکی نوێی کارکردن هاتووەتە ئاراوە کە کۆمپانیاکان کارەکان دەکەن حکوومەت چاودێری دەکاوە پارەیەکی کەمتریشی دەداتێت لە چاوی کە حکوومەت خۆی بیکا چۆن بۆ نمونە ئێمە جادی 120ەکەمان هەیە لە شاری هەولێرە کۆمپانیایە کردوێتی وە کۆمپانیاکە لەسەر ئەساسی خۆبەخشی نەیکردووە بەڵکو بەرژەوەندی شخصی خۆی هەیە تایبەتی خۆی هەیە بەڵام حکوومەت چاودێر بۆ بەشێک لە بودجەکەشی دراوەتێ ئەمە کارکردنە کاگەڵ شۆگیان زانی ئەمە سیستمێکی کارکردن لە دنیاەدا کە حکوومەت کارەکان دەداتە کەرتی تایبەت بەڵام چاودێر دەبێ بەسەریەوە یعنی ئەو سیستمە کلاسیکە کۆنە کە لە سەردەمی لە ئاسیای شەرقیداوە لە کۆمەڵ وڵاتانی دیکەی کۆمونیستیدا هەیە کە حکوومەت بۆ خۆی بەردەوام بە چاودێری هەمووی بێ ئەوە نەماوە ئێستا کەرتی تایبەت کار دەکات حکوومەت چاودێری دەکات زۆر توندی چاودێری دەکات بەڵام تکایە پرۆسەکە بچووک مەکەنەوە لە عریزەنووسیە زۆر گەورەترە چونکە هیچ لە هیچ شوێنێکی ئەم هەرێمی کوردستانە نییە کە 69 فەرمانگە ببەستی بە یەکترەوە بەبێ ئەوەی هاوڵاتی ماندوو بێت لە شوێنەکە بچێتە شوێنێکدا کارەکان کەمێک گەورەتر بڕوانی بۆ مۆزوعەکان زۆر سپاس زۆر بە کورتی نی خولەک کاگاودەری شتێکت مابێ زۆر بە کورت کاتنەوە وڵی جا من کاک شۆڕشی بەڕێزەگەری شەڵای دوای کرا پەیوەندیت پێوەکەم و ڕقەمەکەش دەدەمێ و ناوەکەش دەدەمێ ئەو کەسیکەوە ئەو داتای پێوتوم و ئەنجا ئەمەش پەیوەندی بە نانبڕینەوە هێجە ناوی کاک شۆڕش ئیتر تۆ پرۆسەکە ئاوەها گەورە ئەەکەی لە بەرچاو خەڵکیە ئەمە وایە ئەمە وایە ئێمە ئەڵین کاکە نانی هزار کەس شەژمانگەتان لەکوێ هێناوە ئەفم کە کاک ئەوەندە ئێمە قوتاعمان پێ نەکردی یەک کەلیمە یەک ڕستەی ئەم شەژمانگەتان نازانم لەکوێ هێناوە قەسەم بەخوا لە ناو عەقدی هەنە وەزارەتی پەروە وەزارەتی داد نە کۆمپانیاکەدا شتێک بە ناوی شەژمانگ نیە من نازانم شەژمانگە لەکوێوە دڵنیاش بن بەردەوام دەبین ناکرێ هەموو شتێ لێرەوە ئاشکراکەی نەگەر کرا باە خۆم خۆت پێکەوە دانیشتون هەندێک بەڵگەنامایە پێم ئەدایت ببووراوە ئێمە خزمەتتان دەکەین ئەوڕۆ عریزەنووسەکان نوێنەرەکانیان هاتە وەزارەتی داد و لەگەڵ کاگازار ڕۆستەم کۆبوونەوە و بۆ خۆشتان قسەتان کردووە و ئێمە ئەوە نزیکی 3 هەفتەیە چاوەڕوانی من ئەمێ هەر لەم پەیامە بەڕێزەوە داواکاریەک بکەم لە سەرجەم ئەم بەڕێزانی کەوا ناویانە هێنین سوپاسی ڕێکخراوەکانەکەم بەعام و داواکارم لە سندیکای پارێزەران کە تا حدێکی زۆر هاتوون بە دەمانەوە
و زیاتر و زۆرتر بێ و داواکاریشمان هەیە لە خەڵکی گشتی چونکە ئەمە شەڕی ئێمە نییە تەنها شەڕی ئێمەش و خەڵکیش و پارێدەران تاوکەم بورکات سپاس بۆ هەر سێلاتەن سپاس بۆ بینەرانی بەرە سپاس بۆ هاوکارانە.